بۆیە کۆمەڵی خەڵکە کە دوعای کرد دوعاکەی ڕەت ناکرێتەوە. یەکێکی تر کە لەوانەی دوعایان ڕەت ناکرێتەوە ڕۆژوەوانە هەتاوەکو ڕۆژوەکە یشکێنێ. کام لە ئێمە توانیمانە ئیستیقلالی ڕۆژوەکانمان کەین لە کاتێکە بە ڕۆژووی بڵین فرسەتە ئیستاکێنە لەگەڵ خوای گەورەیە کەوتوینەتە سەر خەت. یەکێ لە پیاوچاکان ئەڵێ من ئەزانم خوای گەورەکەی یاد مەکە. ئەڵێن کاکە لە خوا بترسە، ئەو قسەیە چیە تۆیکی؟ تۆ چوزانی خوای گەورەکەی یاد دەکا؟ ئەڵێ بەرەوەڵا ئەزانم، هەر کاتێ من یادی خوام کرد خوای گەورەش یاد مەکە. فەذکورونی ئەذکورکم. ئەڵێ وەڵاهی ئەزانم خوای گەورەکەی جوابی دوعاکان مەیاتەوە. ئەڵێن با بۆ قسەیە چییە؟ ئەڵێن چۆن نەزانیت؟ ئەڵێ هەر کاتێ دەستم بەرز کردەوە مچۆکەیە بەلەشما هات، دەستم کەوتە لەرزین، دڵم پەلەپەلی کرد، دڵم کەوتە سەر خەت لەگەڵ خوای گەورەیە، مچۆکەیە خوای گەورە ئێستا لەسەر خەتە لەگەڵما، هەرچی داوا بکەم ئەمما تێ. بۆیە فرسەتە ئینسان دوعا بۆ ئەو کاتە حازر کا. بەرەو ئاگان لە خۆ بێ ئەوەی کە ئەیکەیت لە کاتی ڕۆژوە فرسەتە تۆ ئیساکەنا زمانت بە ڕۆژوە پێشەوەی بچی داوا لە هەر کەسێ بکەیت. وەڵڵاهی برامان هەیە ئەڵێ وەڵڵاهی لەگەڵ خێزانێکی خۆما کێشەمە بێ ئەچمە ژوورێکەوە دوعاکەم بڵێم خوایە دڵی خێزانەکە بۆ نەرمکەی، خوایە کێشەکەمان بۆ چارەسەرکەی. وەڵڵاهی داوا لەو ناکەم لێویش ناپاڕێمەوە. زۆر خوشکمان هەیە بەدەست ئەمەوە ئەناڵێنێ ماڵە خەزوور و باوک و گەڕەکی تێ ئاڵێنێ مامۆستای مزگەوتەکەشە با کێشەکەی حەل نابێ هەتا دوایی بەجیابوونەوە. بەڵام ئەونا هەز ناکات ئەگەر دەسێ لە بینی خۆی و خوایە بەڕاستگۆیی بەرزکاتەوە بە تایبەتی لە کاتی ڕۆژوە خوای گەورە لەوانەیە کێشەکەی بۆ حەلکا.